بەناوی خوا هاتینەتە سەر لێکچەری 6 ئێستا باسی ئینهێریتەنسەکەین. ئینهێریتەنس بە کوردی یانی چی؟ یانی میرات. بۆچی وای پێوترێ؟ لەبەرەوەی میرات بریتە لەو پرۆسەی کە شتێک لە باوکتەوە یان دایکتەوە ئەمێنێتەوە بۆ خۆت، بۆ مناڵەکەیان. باشە؟ جا لێرە شتێکمان هەیە تەمان کلاس، ئەوە خۆتانی زانن. دوو جۆر کلاسمان هەیە. کلاسێکمان هەیە پێوترێ پارنت کلاس، یعنی کلاسی دایک و باوک یان کلاسی دایباب، کلاسی باوک با بڵین باوک. وە کلاسێکی تیشمانەیە پێوترێت چایلد کلاس. باشە؟ کلاسی مناڵ. یعنی مەبەستی چییە؟ مەبەستی ئەوەیە دوو ئێسامە کلاسێکمان هەیە. کلاسی چی؟ کلاسی پارنت. ئەمە شت ئەدات بەم کلاسی ئێرە چایلد کلاس. باشە؟ فکرەی ئینهێریتەنس ئەوەیە ئەوەی کە لێرەیە تعریف کراوە بە میثۆد و بە ڤاریبڵ و بە نازانم هەر شتێکەوە بێ، لێرە ئەتوانی بانگی بکەیتەوە بەبێ ئەوەی بینووسیتەوە لە ڕێی چیەوە؟ لە ڕێی کیوەردی سوپەر دۆت ئیتر ناوی میثۆدەکە. باشە؟ ئایتر دووکانێک هەو دووکانەیە کرد یعنی ناوی میثۆدە. ئەگەر بە تاقی تەنیا بوو شتێکە نووسی و سیمیکۆلۆن لەدانا یعنی ڤاریبڵە. ئەگەریش هەر ئاوا بوو و ئاوات کرد ئەوە کۆنسترەکتەری پارەنتەکە بانگی. ئینشاڵڵا ئێستا بە وردی ئەچینە سەری. باشە؟ ئەڵێ ئینهێریتەنس بریتە لە پرۆسەی دروستکردنی کلاسێکی نوێ کە بەندە لەسەر چی؟ بەندە لەسەر ئەو کلاسی کە هەیە ئەگزیستینگ کلاس، لە ڕێی چیەوە؟ لە ڕێی ئەکستێندکردن واتە فراوانکردنی ئەو ڤاریبڵ و میثۆدانی کە هەیەی. یانی چی فراوانکردن؟ کاڵین کلاس ئەکستێنس. باشە؟ لە ڕێی کیوەردی ئەکستێندەوە چایلد کلاسەکە ئەتوانێ شتەکانی ناو پارنتەکە بێنێتە ناو خۆیەوە. باشە؟ لە ڕێی چیەوە؟ لە ڕێی کیوەردی ئەکستێند یعنی فراوانکردن. مەبەستی لەوەیە ئەو شتانی کە لە پارنتەکەیە، هەموو شتانی کە لە پارنتەکەیە تواناکانیان فراوام کە بیێنەرە ناو چایلدەکەشەوە. بە کورتەکەی ئەوەیە مەفهومەکە. باشە؟ جاسیریم ئەم کیوەردانابێ لەبەر ئەم وشانابێ لە بەرتان بێم چەم کاناڵێت لە the parent class is called the base class یان super class. کەواتە parent class چی تریشی پێوترێ؟ parent class پێوترێ super class پێوترێت base class. سێ وشەی پێوترێ وە چایلدەکەش بە هەماشەوە سێ وشەی هەیە. derived class یعنی کلاسی وەرگیرا و تقریبا پێوترێ وەرگیرا یان وشێکی ترسا لە بیرمانیە، بەس بە کورتەکەی پێوترێت derived class لەگەڵ سب class کە عکسی سوپەرە و child class کە عکسی پارنتەکەیە. باشە؟ ئەمە بە کورتەکەی مەفهومی ئینهێریتەنسە. ئەمە هەر هەمان قسەیە. ئەمەش هەر هەمان قسەیەڵێت یاڵێ کاتێککە میرات وەرەگری لە ناو کلاسێک لە ناو پارنتی کلاس you can reuse methods and fields of the parent class. ئەتوانی بەکاریان بێنیتەوە. کەواتە یەکێک لە ئەدڤانتێجەکانی ئینهێریتەنس چیە؟ ریوزەبلیتیە، یعنی بەکارهێنانەوە، دووبارە بەکارهێنانەوە. هەرچەنە تۆ ئەتوانی لە ناو سەب کلاسەکەیە لە ناو چایلد کلاسەکەی ئەتوانی میثۆد و ڤاریبڵیش دروستکەیت. تەبعاً بەڵام ناچێتە ناو پارنتەکەەوە. مەبەستم چییە؟ بۆ من ئێستا دوو کلاسمان هەیە. ئەمە کلاسێک ئاوایەت، ئەمەش کلاسێک. ئەمە پارنتەکەیە پارنت، ئەمەش چایلدەکەیە. سێم سەهمەکەن. ئەم سەهمە لەسەر بخوارەوە هاتووە. یعنی ئەگە بۆم من ئێستا ئینتیجەر بنووسم ئەیج، لێرەوە ناتوانم بیخەمە ئێرە، بەڵام لێرەوە ئەتوانم بیخەمە ئێرە. لە ڕێی چیەوە؟ لە ڕێی سوپەرەوە. مەبەستم چییە؟ بۆ نمونە ئەنووسی int age. باشە؟ لێرە بمەوێ ئەکسێسی ئەم ئەیجە بکەم، ئەنووسم چی؟ ئەنووسم super dot age. بەو شێوەیە. باشە؟ بەڵام ئەگەر بمەوێ من ئەکسێسی شتێ بکەم کە لێرە تعریف کرابێ، لێرەوە ئەکسێسی بکەم، شتی وا نابێ. ئەسامەکەش خۆی ئاماژەیە بوو ئەوە، یعنی لەسەرەوە بخوارەوە. لێرەوە ئەتوانێت ئەکسێسی ئەمە بکات. باشە؟ ئەڵێ کاتێک is a relationshipێکمان ئەبێ، یعنی پەیوەندیەکی is ئەمان ئەبێ. is a یعنی بریتیە لە بە کوردی خۆمان. is a یعنی بریتیە لە، پەیوەندیەکی بریتیە لەمان ئەبێت لە نێوان دوو کلاسە. پێویستە چی بەکاربێنین؟ ئینهێریتەنس بەکاربێنین. پەیوەندی بریتیە لە چییە؟ بریتیە لە پێک هاتووە لە چی؟ پێک هاتووە بۆ منە لە دووشت، لە دووشت. ئەمە دوو کلاسە. باشە؟ کلاسی چی؟ کلاسی پرسن. باشە؟ کلاسی چی تریش؟ کلاسی student.
student باشە student is a person يعني خوێندکار بریتیە لە کەسێک کەواتە لەم حاڵەتەیە کە تۆ student بریتیە لە person ئەمە چییە؟ ئەمە relationshipی is a باشە ئەمە لە داتابیسی شاهەمان بوو لە حاڵەتی وایە چیەکەی؟ لە حاڵەتی وایە inheritance بەکارێنی inheritance ئەوەیە کە بووم لە person هەموو ئینسانێک ئیتر سەرۆک بێ خوێندکار بێ فەرمانبەر بێ دایک و باوک بێ کورە هەر چیەک بێ ناوی هەیە کەواتە تۆ لێرە نووسی چیە نووسی string name یان بۆم نە age هەموو ئینسانێک تەمەنی خۆی هەیە هەموو ئینسانێ ناوی خۆی هەیە بەڵام بۆ نمونە هەموو ئینسانێک دەرەجەی نییە کە studentە باشە student لێرە دەرەجەی هەیە بۆ نمونە با بڵین بنووسین int mark یان بۆ نە subjects باشە بەو شێوەیە ئەڵێ چی؟ سێمەکەڵێت is a چییە بەچیش ئەناسرێ بەماناسرێ ئەم ناوەشی هەیە parent child relationship ئەمە پارنتەکەی و ئەمە چایلدەکەی ئەمە دایبابەکەی و ئەمەش مناڵەکەیانە ئەوە مینەکەیەتی باشیەکانی inheritance چییە؟ ئەو کۆدەی کە لە ناو پارنتان نووسیتە پێویست ناگا لێرە بینووسیتەوە هەرواشە ئێستا نووسیمە نەیم لێرە پێویست ناگا دیسانەوە تعریفیکەیتەوە بنووسی string name هەر غەڵەتی شەبێ پێویست ناگا چکە تۆ لە ڕێی کیوەردی extendەوە هاوە تا لێرە هەمانە لە ڕێی کیوەردی extendەوە ویستوتە ئەو شتانی ئێرە تواناکانی ڤاریبڵەکانی ناو ئەم child سوپەرە extendی بکەی یعنی فراوانی بکەی بۆ یەکی وەردی extend بەکارێنی باشە هاڵێ چی ئەڵێ the meaning of extend is to increase the functionality یعنی کردارەکان تواناکان increaseیش یعنی زیادکردن یعنی تۆ لێرەیە ڕاستە لێرەیە تعریفە کردووە بەڵام کە extendی ئەو کلاساکەی یعنی زەحمەت نەبێت کلاسەکە هەرچی شتی ناو خۆت هەیە extendی کە بۆ ناو خۆشم یعنی فراوانی کە بەرەو لای خۆم یعنی با منیش بتوانم بەکاریان بێنم بە کورتەکەی ئەوە مەفهومەکەیە ئەنجاڵێکی ئەڵێ inheritance ڕێگەمان پێدات میرات ڕێگەمان پێدات بەچی بە بەکارهێنانەوەی کۆد وەکو ئێستا هەمان قسەیە پێم وتن بە کورتیەکەی ئەڵێکی ئەڵێ it improves reusability تاو یعنی توان بۆم ناگەوتی ئەدڤانتێجی inheritance بۆ بنووسە ئەمەی یەکەم ئەنووسی هەمووی ئەوەی دووەمیش تەنها توانی بنووسی reusability تاوی تراوانیتە پێویست ناگە باشە زۆر بە کورتی ئەمانەش هەر هەمان قسەنگە ئێستا کردمەوە طبعا کانووسی کلاس سەب کلاس یعنی یەکەم جار ناوی چایلدەکە نووسی ئەنجا سوپەرەکە نووسی extends ئەنجا سوپەر باشە نەک بە عەکس ئاگاداری ئەوە بێت ئەڵێکی ئەڵێ employee یعنی چی یعنی فەرمانبەر عەفو یعنی کارمەند باشە کارمەندی کۆمپانیایە کارمەندەکان زۆریان زۆرە هەیە گرافیک دیزاینەرە هەیە پرۆگرامەرە هەیە توزانم شتێکی ترە لێرەیە چی کردووە تەنها پرۆگرامەرمان هەیە پرۆگرامەر ئیمپلۆییشە کەواتە ئەوە تەبعاً و سەهما بێ بۆ خوارەوە بێ ئەوە غەڵەتە چونکە ئیمپلۆیی هینەکەیە سوپەرەکەیە باشە ئیمپلۆیی سوپەرەکەیە هاوە تا لێر شاوی کردو هەموو کارمەندەکانمان سەلەریان هەیە یعنی موچەیان هەیە یعنی پرۆگرامەر و نازانم دیزاینەر و توزانم وێب دیڤلۆپەر و هەموو ئەوانی تر بەڵام هەر یەک لە کەسەکان لێڤڵی خۆی هەیە وە بزەمە بەسێەوەی و بۆنسە یعنی لێڤڵی خۆی هەیە زۆر تەکید نیم لەوە بەڵام هەر یەک لەوانە پێگەی خۆیان هەیە والی تێبگەن باشە هەروکەوەی ستودنتەکەی کە ئێستا پێم وتن ئەو مەفهوم هەیە باشە ئەمانان هەمان قسەن ئەها سێریگەن لێرە پرۆگرامەری تعریف کردووە باشە ئۆبجێکتێکی وەرگرتووە کە چایلدەکەیە هەل لەڕێی چایلدەکەشەوە پی دۆت چی کردووە سالاری کردووە سالاریەکە ڕێگەچێتەوە بۆ ئیمپلۆیەکە لە کاتێکە پیەکەی پرۆگرامەرکەشە باشە بۆ لەبەرەوەی وەکو پێمان وتن بە کیوەردی extend توانیوێتی ئەمانەی ئێرە هەرچی لەناو ئێرە تعریف کراوە بتوانی لێرەشە تعریف بەکاری بێنیتەوە باشە هەرو قسانی ئێستا بوو کە کردم جۆرەکانی inheritance ئەمەش ئاسانە زۆری ئاسانە لەبەرەوەی
شتەکە هاچۆڵی بەرچاویە واقعیە ئێستا بۆمە ئەوەی یەکەم جۆری یەکەم ئەوە بکەسەوە باسکردن student is a person تا جۆری دووەم ئەتوانین نمونەیەکی بینەوە ئەم نمونەیە بینەوە ئەمە جوانە shape یعنی شێوە شکڵ rectangle ئەو خۆی نابێ rectangle بێ square بێ ینی چۆنڵێ بێ چارگۆشە بێ shapeمان هەیە shape باشە لەگەڵ چی لەگەڵ square یعنی چوارگۆشە باشە لەگەڵ چی لەگەڵ cube ئەمە پارەنتی ئەمەیە ئەمەش پارەنتی ئەوەیە باشە cube یعنی چی یعنی شەش پاڵوو shape ئەوە یعنی شکڵ ئیتر لاوانەیە بۆ نمونە ئاوا چایڵدێکی تریشی هەبێ بەناوی بەناوی circle بەڵام هیچ شتێکی تریشی نەبێ circle یعنی بازنە باشە ئێستا ئەمە پارەنتی سەرەکیە پارەنتی سەرەکی هەر هەمویانە ڕوتەکەیە با بڵێن چۆنڵی ڕەگەکەیە ڕوت یعنی ڕەگ لە ئینگلیزیە ئەمە چایڵدی ئەمەیە ئەمیش چایڵدی ئەمەیە ئەمیش چایڵدی ئەوەیە بە کورتەکەی یعنی بۆم ئێستا شەیپ چی هەیە شەیپ سایزی هەیە بۆ نمونە سێرکڵە سایزی هەیە سکوێرە سایزی هەیە بۆ منە یان ئێریا باشە ینی ڕوبەر هەر یەک لەو شکڵ و شیانەی تر ینی سکوێر و سێرکڵ و ڕێکتانگڵ و دلا کێشە و لاتەری وەمانە هەمووی ڕوبەری خۆی هەیە کەواتە بێت لێرەیە شتێک بنووسی کە هاوبەش بێ بۆ ئەوانی تر باشە وەکۆی تەمەنەکەی کە پێم وتن هەموو ئینسانێت ئەمەنی هەیە ئەنجا ئەوەی کە ئێستا پێم وتە ناڕەوەش بووە ها پێوترێ هێرارکێڵ یان مەڵتی لەڤڵەکەش هەر ئەمەیە و ئەمە ئێستا ئەم نمونەیە پێوترێ هێرارکێڵ باشە student is a human پارەنتەکەیە teacher is a human هەردووکیان مرۆڤن باشە زۆر باشە ئەنجا ئامانامی نمونەی ئەو جۆرانەی ئینهێریتانسن خۆتان سەیری بکەن بڕوا ناکەم قورس بێ مەفهومەکەم پێوتون ئەنجا چی ترمانماوە protected یەکێکە لەو ئەکسس سپێسیفایرانی کە لە لێکچەری یان دووە و یان سێیا بوو بیرم نایە بۆم باسکردن بریتیە لەو ئەکسس سپێسیفایرەکەوە لە ڤاریەبڵ یان میثۆد ئەکات کە تەنها لەناو ئەو خودی ئەو کلاسەیە ئەکسس بکرێ و لەگەڵ چی لەگەڵ سەب کلاسەکانی خۆی یعنی بۆم ناگەر من ئێستا لێرەیە بنووسم ئێریا سیریگەن بنووسم protected باشە protected لەگەڵ int area باشە ئەمە لەکوێ ئەمە لە ناو شەیپایە ئەمە کێ ئەتوانێت ئەکسێسی بکە تەنها و تەنها ناو شەیپ لەگەڵ ئەمانە چایڵدەکانی ئەم شەیپن بەڵام کلاسێکی تر ناتوانێت گەرچی ئەگەر ئۆبجێکتیش لەو شەیپەوە بگری ناتوانێت مادام ئەکستێندی نەکردوێت ناتوانێت ئەکسێسی بکات ئەبێ ئیلا ئەکستێندی بکەی ئەنجاتوانی و ئێریای ئەکسسکەی بۆ لەبەری پرۆتێکتدم بۆ داناوە لە ئینکاپسلیشنا پرایڤت بەکارێنی لە ئینهێریتەنسا لە پارنت کلاسەکە پرۆتێکتدی بۆ نووسیت باشە ئەوانی کە ئێستا وتم هەر هەمان قسەن ئەم دوانە ئەمە دوو فایلە جیاکراوەتەوە لە یەکتر باشە فایلی یەکەممان هەیە کە ئەمەیتیایە فایلی دووەمیش چیمان هەیە ئەمەیتیایە بەڵام ئەها سەیریکەن لێرۆ ئەکستێندی ئەو کلاسی کردووە کە لە فایلێکی ترایە ئەمە لە ڕێی چیەوەکرێت لە ڕێی ئەم دێڕەوە و ئەم دوو دێڕەیتر ئەو پاکێجە لەیە زۆر تەکید نیم بمانای چیت من خۆم ڤیژوەڵ کۆد بەکارێنم لەناو ڤیژوەڵ کۆدا ئەگەر بیکەیتە ناو فۆڵدەرێکەوە وابزانم خۆی ئەنووسێ پاکێج بۆ نە ناوی فۆڵدەرەکە لێرە ژواماژەوە ناوی فۆڵدەرەکەی تر و کاتاوی کە تۆ لە سەرتاوەیە کە ئیمپۆرتی ناوی فۆڵدەرەکە بکەی دۆت ئەستێرە باشە ئەو ئەستێرە یعنی هەمووی ئاچۆن لە داتابی سامان و سلێکت ئۆڵ ئەو ئۆڵە بە ئەستێرە ئامان کردەوە ژوایە ئیتر وەکو وابێ ئەم دوانە کە ئەمە و کرد کە ئەم ئیمپۆرت و پاکێج و شتە نووسی وەکو وابێ ئەم کۆدە ئالێرەیە بینووسی یعنی یەک شتە باشە کیوەردی سوپەر لە پێشتیشە بۆم باسکردن ئێستا ژوەتان باس ئەەکەم ئەڵێ چی ئەڵێ وەکو this وایە کیوەردی سوپەر بەڵام چییە بریتیە لەو ئەو کیوەردە ئەوەیە کە تۆ ئەتوانی ئەکسێسی ڤاریەبڵ و میتۆدەکانی ناو پارنت کلاسەکە بکەی لەکوێوە لە ناو چایڵدەوە بۆم ئێستا ئێمە ئێریامان هەیە لە ناو شەیپا ئەمێ لە ناو سکوێرە ئەکسێسی بکەم ئەنووسم چی وەم نانووسم ساوت کاکە ئەمێ بۆ ئێستا ئێریا سفریتیایە باشە
با سفر نەبێ با بۆ منە دوو بێ باشە دووی تایە ئەمێ من ئەم دووە لێرە بانگی کەمەوە ئەنووسم چی ئەنووسم ساوت یعنی بیکەم ئاوتپوت ئەنووسم ساوت سوپەر یعنی هی پارەنتەکە دۆت ئێریا تا وەکوە بنووسی بێتم دوو ساوت دوو باشە ئەها ئەم نمونەیە زۆر جوانەمەی ئێرە سوپەر ڕاستەوخۆ بە دوایە کەوانە هات یعنی چی یعنی بانکردنی کۆنسترەکتەری سوپەر کلاسەکە باشە ئەگەر سوپەر بە دوایە ناوێک هات و لەگەڵ لە دوایەوە ناوەش کەوانەیەک هات بەمانای چییە بەمانای بانکردنی میتۆدێکێت لە ناو سوپەر کلاسەکە باشە ئەگەر سوپەر بە دوایە ناوێک هات بەبێ ئەوەی کەوانۆشتی لەگەڵا بێ مەبەستی لە ڤاریبڵێکە لە ناو سوپەر کلاسەکە بۆ بانکردنی باشە وەکو پێشتر پێم وتم سوپەر و this بە هیچ شێوێ لە ناو ستاتیکا بەکار ناهێنرێ باشە ئەنجا لە ناو کۆنسترەکتەرە ئەگەر بتەوێ کۆنسترەکتەری سکوێر باشە بتەوێ منە ئێریا لێرە ئێریاکە لە ناو شەیپە ئەکسێسی بکەیت لە ناو کۆنسترەکتەری سکوێرە ئەو کاتە ئەبێت سوپەر لە یەکەم دێڕا بنووسیت باشە یعنی خێرە دوای شتی ترەوە ڕاستەوخۆ لە یەکەم دێڕا بنووسە ئەمەیان نازانم بەزەبت بۆچی یعنی تووشی چه ئیرۆرێبی بەڵام واتێ وا بکەن کە ئێستا پێتانە لە مشکل لە مەرزەمەکەش ئەوان نووسرەوە ئەنجا چیمان هەیە تو کۆنسترن ئەم ئەگزامپلش جوانەمەی ئەوی ویسم خۆم بە سەربەخۆی یعنی بە ڤیدیۆکی سەربەخۆ بەتان دروستکەم بە ڤیدیۆکی جیا بەس ئێستا ئەمەشتان پێڵم لەباری سوپەرەوەیە لە ناو بۆ منە شەیپین باشە باڵین سکوێر لە ناو سکوێرە دوو کۆنسترەکتەرمان هەیە باشە ئەکرێت چەند کۆنسترەکتەرێکمان هەبێت لە ناو کلاسێکا جەماعەت نەک یەک کۆنسترەکتەر ئاگادارن بەڵام بەمەرجێ نابێت پارەمیتەرەکانمان ئاوا بن بەو شێوەیە سیم تایپ بن باشە ڕاستە سێری گەنێسا ئەمە نەیمە ئەمە ئای نەیمە باشە هاوە ئایە ئەو خەتە ئای نەیم بەڵامەوە ئیرۆرەیە بۆ لەبەری سیم تایپە داتا تایپەکانیان یەک شتە بەڵام سێریەوەیان کەن خۆ هەر یەک تایپیشە باشە بەڵام عکس کراوەتەوە ئەها سێریگەن ئەمە نەیمێکە لێرەیە ئەمەش نەیمێکترە بەڵام ئەمیان کەپیتەڵە ئەمیان سمۆڵە ئەمیان کەپیتەڵە باشە ئەمە ئیش ئەکات بەڵام ئەمە ئیش ناکات لەبەروی یەکەم هەردووکیان یەک پارەمیتەریان هەیە کە یەک پارەمیتەریان هەبوو نابێ هەمان داتا تایپیان هەبێ لێرەیە سێریگە هەر یەک لەو دوو کۆنسترەکتەرە دوو پارەمیتەریان هەیە ڕاستە دوو پارەمیتەریان هەیە بەڵام جێی پارەمیتەرەکان عکس کراونەتەوە ئێستا بوومە ئەگەر ئەم دوانە باشە ئەم دوانەوەکو یەک بوونایە بۆ نمونە ئەمە نەیمی یەکەمیان سمۆڵە ئەمە نەیمی یەکەمیان کەپیتەڵە ئەگەر ئەمە سمۆڵ بۆیە کاتە ئیرۆیە باشە بە کورتیەکەی ئاوا لی تێبگەن ئەمانەش هەمووی نمونەن بۆ خۆتان ئەگەر لی تێنەگەیشتن پێم بڵێن لەسەر کۆمپیوتەر بینووسنەوە و ڕەنی بکەن ئیتر هەنگاو بە هەنگاو لەگەڵ یابڕۆنە ها پار ئەلگۆریزم ماخوێن یعنی هەنگاو بە هەنگاو باشە ئێستا لە ڤیدیۆیەکی ئینشاڵڵا باسی پۆلیمۆرفیزم ئەەکەین ئەویش ئاسانە بەس ئەوەیە تۆزێ هەنێ تێبینی زۆری هەیە و بەس گرنگە لە مەفهومەکەی تێبگەن ئینشاڵڵا ئاسانە بێت و پای گەورە سەرکەوتوتان بکە